خوای گەورە هەردوو دەماری سەوتی ڕێک لە پشت و لە تەنیشت خودەکانەوە هێناوە ئەچێتەوە سەرەوە و من و تۆ قسە بەو دەنگەژەیانە ئەکەین. وەغودەی کالیسۆمیش هاوکات لە تەنیشتەوەیەتی کە بەڵانسی کالیسۆمی لاشێ ڕاگرتووە و دیسانەوە ئەوەی کە تۆنی دەنگی ڕاگرتووە دەمارێکە کە لەسەرەوە دێت و خۆی غودەش هەمووی لەسەر بۆری هەناسەر سندۆقی سەوتە لا إله إلا الله. بۆیە زۆر جار نەخۆشەکە ئەترسێ لە کاکتۆ پیان وتم دەنگت نامێنێ یاخود قوڕگێک و نەکرێت بە تایبەتی ئەگەر غودەکەی دووبارە بێ. ئێمە پێڵی ئینشەڵا مەترسە بە پشتیوانی پەروەردگار. هەر کاتێک دکتۆرە پسپۆڕەکە ئەو نەشارەزایی هەبوو کە دەمارەکەی دەرخست و غودەی کالیسۆمی جا کردەوە و پشتیوانی پەروەردگار زەرەری پێ نەگەیشت ئەو کاتە نەشتەرگەری غودە هیچ کێشەیەک بۆ نەخۆش دروست ناکات. لەبەرەوە بێ نەخۆش ئەمە بزانێت کە بەڵێ نەخۆشیەکە هەستیارە و شوێنەکەشی هەستیارە بەڵام جێی ترس نییە بە تایبەتی بۆ کەسانێک کە پسپۆڕ بن و هەر ئەوە ئیشیان بێت. بۆیە تکام وایە کە نەشتەرگەری غودە جۆرێک لە ئاڵۆزی و جۆرێک لە تەنگژی دەرونی بۆ نەخۆشەکە دروست نەکات. زۆر سادە و ساکارە. نەخۆشەکەڵیم بخەوە ئینشاڵڵا 1 ساعت خەبەرتە بێتەوە هەموو شتێ تەواو بووە. نەخۆشەکە دوایی هەست دەکات ئەڵێ وەڵڵا دکتۆر جان الحەمدولیلا ئازارم هەبوونە بێتاقەتیم هەبوونە دەنگم گۆڕا نەکێشەم بۆ دروست بوو ترسا بووم کەچی وا دەرنەچوو. ئەمەش فەزڵی پەروەردگارە بەسەرمانەوە لەبەرەوە بەس ئیشێکی بەسیتەوێت پشتبەستن و تەوەکولێ بەخوای گەورە و هەموو شتێکی ئینشاڵڵا ئاسانە. سمارت وەرچەرخانە